شێوەی ئەوی تایە وەکو دنیا لەناو جوانیەوە توا بێتەوە وایە شەنای بە باسی جوانیەوە بەگابەت ناچر پێنێ ئەو دەرجەوتنی ساکرێ بنەوەی مندا خوڕپێنێ خواوە پەیدایە بەڵێ کاتێکە و دەرکەوتی تر من بێ سەر و شوێنم بە تشکی خۆری جوانیە و بەجارێر گوڵ بەبا دەخوێنێ وەکو چۆن نەونەمامێ گەردەلوولەی بات و ئەیهێنێ لە شم و چرکی دڵداری وەها ناخی ئەبزێ